بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورۆدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەر گرتبوونەوە و خۆپشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان کە ماوەی دوو ڕۆژێکە لە سنووری پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و ڕانیە و چەمچەماڵ و هەروەها سەی سادقیش گرتبوونەوە و خۆپشاندان ئەنجام دەدەن. قوتابیان داوا دەکەن کە دەرماڵەکانیان بۆ خەرج بکرێت و لەگەڵیشیدا کری خوێندنیان لەسەر کەم بکرێتەوە ئەو خوێندنیان خود ئەو بەشانی کە بە پارە دەخوێنێت ئاماژە بۆش دەکەن کە دەستی حیزب لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا دەربهێنێت و کاری حیزبی لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا ئەنجام نەدرێت. ئەمڕۆ دووبارە خۆپشاندان ئەنجام درایە لە شاری سلێمانی دوای کاتژمێرێک لە خۆپشاندان ڕوبەڕووبوونەوە و گرژی کەوتە نێوان خۆپشاندەران و قوتابیان لەگەڵ هێزە ئەمنیەکان کە بە گازی فرمێز ڕژێن بڵاویان بە خۆپشاندەران کرد. لە ڕابردوشدا دوایەوەی کە هێمنێکی بەخۆبین و دووبارە قوتابیان و خوێندکاران دەستیان بە خۆپشاندان کردەوە کە ئەوان داوا دەکەن داواکاریەکانیان جێبەجێ بکەن ئەگەر ئەیانەوێت ئەمە وتەی بەشێک لە خوێندکارانەکە ئەمڕۆ ئاماژەیان پێدەکرد ئەگەر یانەیە پرۆسی خوێندن بەردەوامی هەبێت با داواکاریەکانی قوتابیان و خوێندکاران جێبەجێ بکەن کە چەند داواکاریەکی کەمە. ئەمڕۆ بەشێک لەو قوتابیانە ئاماژەیان بەوە دەکرد کە تەواوی ئەو قوتابیانی هاتوونەتە سەر شەقامەکان لەگەڵ کۆمەڵێک داواکاری دیکەدا تەنها و تەنها داوای ئەوە دەکەن کە موچەی یاخود دەرماڵەی ماگانیان بۆ خەرج بکرێت کە 6,000 دینارێک یاخود 40,000 دینارێکە کە پێیان بدرێت. بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی نەبووە. چەند مانگێک ئەم دەرماڵەیە بۆ سەرفکردن بەڵام دووبارە دەرماڵەکەیان وەستێنرایەوە دەیانەوێت ئەم دەرماڵەیان بە یاسایی بکرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. وەروها باز لەو دەکەن کە پێویستە کرێی پارالێڵ و دەستی حیزب لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا بێنە دەروەروەها بە هەمان شێوەی شاری سلێمانی لە چەمچەماڵ و لە ڕانێژ خۆپشاندانی قوتابیان بەردەوامی هەبوو. ئەوان باسییان لەوە دەکرد کە ئەگەر ئەیانی پرۆسی خوێن بەردەوامی پێویستە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. وەروها لە ماوەی ڕابردوشدا و ساڵی ڕابردوش بەردەوام خۆپشاندانی قوتابیان بەردەوامی هەیە گەرچی کاربەدەستانی حیزبی و حکومی بەڵێنی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان کردووە بەڵێنیان داوا کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. قوتابیان باز لەوە دەکەن کە حکوومەت بێبەڵێن بووە لە ئاز داواکاریەکانیان وەروها ئاماژە بۆش دەکەن کە خەزێنەی حکوومەت بەشی ئەوەندە دەکات کە بتوانێت دەرماڵەی قوتابیان و خوێندکاران سەر بکات کە ماگانە 6,000 دینارێکە. لەگەڵیشیدا بەشێک لە زانکۆ و پەیمانگاکان کێشەگرفتی ناوخۆیی هەیە و نەتوانرا و کێشەگرفتانە یاخود ئەو خزمەت گوزارانە کە هەن لە بەشە ناوخۆیەکاندا بۆیان جێبەجێ بکرێت. بۆم بابەتە بەشێک لە هاوڵاتیانی ئازیز ڕاوسەرنجی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆم بابەتە نووسیوە هێرش بورهان نووسەتی دابینکردنی دەرماڵە بۆ قوتابیان لەم کاتی قەیرانەدا کارێکی زۆر پێویستە. ئەلی محەممەد باز لەوە دەکات هەر کات هەموو چین و توێژەکان یەک دەنگ و یەک هەڵوێست بوون دواتر کێشەکان چارەسەر دەبێت. هەروەها سەردار ڕۆفیش نووسەتی ئێمە میلەت بێدەنگین و بەرپرسەکانیش بە ئارەزوی خۆیان زوڵم دەکەن. بەشێک لە هاوڵاتیان و بەشێک لە قوتابیان کە ئەمڕۆ ئاماژەشیان پێدەکرد کە گرنگە لەم گرتبوونەوە خۆپشاندانەدا چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا پشتگیریان بکەن تاوەکو زیاتر بتوانن چارەسەری کێشە و گرفتەکانیان بکرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. پشتگیری چین و توێژەکانی دیکە نێو کۆمەلگا زەرورێتێکە بۆی کە قوتابیان بتوانن بە تۆکمەیەوە ئەو داواکارانی کە هەیەە بیگەن و چارەسەری داواکارەکانیان بکرێت. لە ئێستادا قوتابیان ئاماژە بۆ دەکەن کە ئەگەر داواکارەکانیان جێبەجێ نەبێت ناچنەوە هۆڵەکانی خوێندن وە بەردەوام دەبن لە خۆپشاندان و لە گرتبوونەوە کە لە شاری سلێمانی و سەی سادق و ڕانێ و هەڵەبجە و چەند شوێنێکی دیکە خۆپشاندان و گرتبوونەوە ئەنجام درراوە. بەداخەوە ئەمڕۆ دوایەوەی کە خۆپشانداران لە شاری سلێمانی ڕویان کردە شەقامی سالم و لێدا گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان هێزە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان بە گازی فرمێز ڕژێن و بۆمبی دەنگی و گازی فرمێز ڕژێن بڵاوان بە خۆپشاندەران کردووە. بەشێک لە قوتابیان بە شێواز لە شێوازەکان نیگەران لەوەی کە کاربەدەستانی حکومی وەروەها هێزە ئەمنیەکان بەم شێوازە مامەڵەیان لەگەڵدا دەکەن. ئەوان ئاماژەیان بەوە دەکرد کە هیچ نیەتێکی گرژیان نەبوو و نێتیان نەبووە کە هەڵبتۆ سەر بارەگای هیچ حزبێک بەڵام دەیانەوێت داواکارەکانیان
بۆ جێبەجێ بکرێت و بتوانن ئەو شتانی کە هەیەە کە چەند داواکارێکی سادەیە جێبەجێ بکرێت و بتوانن بەرداوامی بدەن بە پرۆسی خوێندنیان لە زانکۆ و پەیمانگاکاندا. لەسەر ئەم بابەتە ئاشتی عەلیژ نووسیەتی حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە میلەت نەماوە. کاروخ عەزیزی نووسیوێتی چونکە بڕێکی زۆر داهاتی ئەم وڵاتە دەچێتە گیرفانی بەرپرسەکان بۆیە نایان پەرژێتە سەرەوەی کە پارە و داواکارەکانی هاوڵاتیان جێبەجێ بکرێت. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز یەکەمی پەیوەندی وەردەگرم کاک سیروان لە سلێمانی. کاک سیروان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوای گەورە پێچەکی لە بەڕێستان و بینەران و بیسەران خوای گەورە کاناڵەکەتان بپارێزێ و لەگەڵ بەڕێستان. زۆر سپاس دەکەین عەزیز ئێمەی کاک سیروان. بەنسبەت تەورەکەی بەڕێستانەوە من پشگیری تەواوی خۆم بۆ قوتابیان بۆ مافەکانیان بەڕاستی حەقێکی خۆیانە، بەڵام ئێمە بینەوە سەر مەسەلەکە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یەک سەرۆکی حکوومەتمانەیە و هەندێک لە وەزیرە بەڕێزەکان. ئێستا ئەم حکوومەتە یەکێتی نیشتیمانی بەناو یەکێتی، من پێی ئەناڵم چارەکە سەرکردایەتی یەکێتی. یعنی معقولە دوو فەریقیانە یانی وەرزشی یاری بکەن لە ساحەیەکە، گۆڵچێکە و چوان لە عدێنێتە دەرەوە پارتی بەوەسی خۆیەتر گۆڵەکە. یعنی ئەمە ئەزایی پێوترێتی هەر لە دروستبوونی ئەو حیزبەی یەکێتی کە دروست بووە هەتا ئەم دقیق قسەکەم نیانزانیوە یاتا چییە پێشێرکاریان کردووە بە گەندەڵی بەرپرس. یعنی کۆمەڵە شدەیە من حەز ناکەم دەستەواژە بکەن لە کەناڵەکەی بەڕێستان لەبەرەوە مامۆسایی بەڕێز بینەرانی خۆشەویستانی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان چی باشە بۆ خەڵکی کوردستان بیکەن. ئێوە نەکەن لە بەرەوەی کە ئەم نابەرپرسانی یەکێتی مامەڵەیەکی خراپ لەگەڵ هاوڵاتیانیان نەکەن بە سووتانن و بە تۆقانن و بە کوشتن و بە بڕین و یانی گریمان وتوان پارتی تاوانبارە، بەڵام ئەمانە سەدەوەندە تاوانبارن چونکە سێرکردەیەکیان هەیەتە سەر شاشەیەکی تەلەڤیزیۆنی کەناڵەکان تەنیا چاوسورکردنەوە لە بەرپرسانی پارتیشەکە نەک هاوڵاتیان. ئەمە لەگەڵ ئەوە بۆیە مامۆسای بەڕێزم هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناعەدالەتیەکەی حکوومەتەکەی یەکێتی دەبەرە فەوزەکەی بە شێوازێک مامەڵە لەگەڵ قوتابیانەکەن لەگەڵ هاوڵاتیانەکەن تەنانەت نافی خەڵکیان زۆر کردووە لەم شارە. مامۆسای بەڕێزم وێ من داوا لە جنابی ڕێزدار مەسوود بەرزانیەکەم بتوانێت چارەسەرێکی وەزع بکە. ئیتر ئایا پەیوەندیەکە بە وڵاتانی دەرەوە، پەیوەندیەکە بە تورکیا، بە ئێران، بە ئەمریکا بابێت حلفێ دروستکە لەم شاری سلێمانیە خەریکە شاڵاوێکی خوێن بەرەڕووی هاوڵاتیانە بێتەوە چاوسورکردنەوە تۆقاندن چونە سەرماڵی هاوڵاتیان داواکردن لە بازرگانەکان. ئەمە هەموو ژۆکانە کە حکوومەتێک دروست ناکەن ئەمانە هەر لە ئەساسەوە حکوومەتیان ناشرین کردووەیەکی نیشتیمانی لەگەڵ ڕێژ و خۆشەویستیم. زۆر سپاس بۆ کاک سیروان لە سلێمانیەوە لەگەڵمان نابوو ئاماژی بەوە کردکە سەرۆکی حیزبێک بێت چارەسەری کێشە و گرفتەکانی شاری سلێمانی بکە. ئەم کێشە و گرفتانی کە لە شاری سلێمانیدا هەن داواکاری قوتابیان لە پارێزگاکانی دۆک و هەولێریشدا هەر بوونیان هەیە بۆ لێ چارەسەر نەکراویان. ئێمە شتێکە پەیوەندی بە پارێزگاکانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە هەیە. پێویستە حکوومەت هەستێت بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی قوتابیان و داواکاریەکانیان جێبەجێ بکات. ئەمە کاری حکوومەتە نەک بەرپرسێکی حیزبی بێت و چارەسەری ئەم کێشانە بکات. چەندە لە هەرێمی کوردستان لە هەندێک کاتوەندێ سەردەمدا بێسەروبەریەکەیە بەرپرسانی حیزبی دێن چارەسەری کێشە و گرفتی هاوڵاتیان دەکەن بەداخەوە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوو هەنا وەردەگرم لە کۆیە خاتوو هەنا سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە جەنابت کاکە دانیار. وعەلەیکە سەلام سەرچاومان خاتوو هەنا. دەستخۆشی لە تۆ بەڕێز و لەو برا بەڕێزەی کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم. زۆر سپاس دەکەین بە ناوی شۆ خاتوو هەنایان سپاس دەکەین. بەڵێ کاکە دانیار دەمەوێت یەک فەرمودەی پێغەمبەر گیانە کە درودی خوای لەسەر بێت بۆ باس بکەم. نیشانەی کەسی دوور و سێشتە. هەر کات قسەی کرد درۆ بکە و هەر کات بەڵێ نیشانەی باسە سەر وەختکە ئامانەتێکی لادانرا خیانەتی لێداتە. ئەم ئەو حکوومەتە بەسەر تۆی کە ئێستاوە بەسەر تۆ حکوومەتەکە هەر شتێکیانی هەیە ئەوە مناسبە باشە ئەوە دەتوانین وای پێ بڵێین و ئامانەتی
يعني أو هرمك ولا دستي أو دهاتا أو أمانة كتبية صار جاي بكاتو بتصير يعني بيكساني بوم هذا كان جا وبقول تاديا يعني براسي شان أنا كتير عم بتقول خوش أنا برضو كاك دانيال من خوم خوش يعني خوش كذا خوم وسالة زاكوي يعني يتوسوا ولا سالة زاكوي روشتي على بنا مني وصندخها هاوري خوشي وكل صال يعني أمثال يعني كان زمي صال بيت رايد كان طبعا لبنا مني صال كان صوتها براسي لبنا مني صوا براسي يعني مصروف لازور أو باريس يعني كي باشا بويان كبويان بعدين بلا والله ما أنا كجابين ناكل وحق خوش أنا واحد ودانم أتاوى كبيرة دريها بردوام باللم كنت خاتن گرنگا خاتونا قوتابیان بەردەوامی بدەن بە خۆپشاندانەکان و گرتبوونەکان تاوەکوی داواکارەکانیان جێبەجێ بێت لە ڕابردوودا بینیمان کۆڵەدانی قوتابیان گشتەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و بەڵێنیدا کە دەرماڵەی قوتابیان خەرج بکات. من يعني زور أما جوي زور بردنية بو أويك أحمد بيت سرخات بو أويك يعني إذا بو صالك جبي ياخدهم يعني الله سيدناك يعني تمر جدي ياخد الله هتاوكو أما دكان عندك كده أو هي ودان بردوام بين الله هم كات يعني أمس جاري أو أنا ما كنت كذا ك يعني بردوام بين بيكوت لي ولا كان يخوندن كانوا حتى ما بدك نعرف أنا طبعا براسيب أمان دكان لكن أول حق إخوانك مترفش يعني جدا بلا سجاي كبار براسي وكاريس من العربي بس طاش كانك أولا مترف يوم نص مصير بلا سجاي كبار كان كيسا جام فور كورزوا مترف زور جام فور ما يودارن بردوام من تاوك إصلا بقى تكاني عندك إنه تكتبوا أيوه كات خوش. دەسپاس بۆ خاچوو هەنا لە کۆیەوە لەگەڵمان نبوو دەچمە لای کاک شەماڵ کاک شەماڵ سڵاوی خوارد لێبێ کاک شەماڵ لە کوێ سڵاوی خوا لێبێ و من لە پێشێنەوە لەگەڵتانام سەرچاومان کاک شەماڵگیان بڵێ زۆر سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی تەوەرەیەکی جوانە لەسەر ئەوەی قوتابیانە ئەوەی دەرماڵەکەیان وایە بەڵێ کاک شەماڵ بەڵێ بەڕاستی من بە حەقێکی ڕەوای خۆیان نەزانم من وەکو خۆم قوتابی نیم بەڵکو وەکو داکۆکی کارێک لەسەر ئەوان قسەدەم خۆی بەڕاستی هیچ حەقێک نییە لە لای ئەوەی کە بڵێ یعنی هیچ شتێک نییە حکومەت بڵێ من ناتوانم دەرماڵەیم قوتابیانە بدەم یا ئاساوێک نییە هیچ شتێک نییە هیچ شتێک تێگەی بەڕاستی حەقی خۆیانە خۆپشاندان بکەن بەڕاستی حەقی خۆیانە نەڕۆنە سەر مەحازەڕە بەردەوە هیوای ئەوەیشیان بۆ غۆزم بەردەوام بن لە خۆپشاندان هەتا مافی ڕەوای خۆیان بەتەسەێنن چونکە بەڕاستی یعنی من ئەوەی ئاگادارم پێم وابێ 6,000 دەرماڵەکەیان تۆ باشتر دەزانی بەڵێ 6,000 بەڵێ کاک شەماڵ 6,000 یعنی بەتاکی یعنی 6,000 چییە بۆ قوتابیەک چییە حکومەت بودجەیەکی زۆر باشی هەیە و داهاتێکی باشی هەیە ینی پارێکی زۆر کەمە کە بۆ قوتابیان خەرج بکرێت بەڵێ بەتاکید من بڕواد هەبێت تقريبا يك هفته يعني بو 2 هفته زاني ومكا درمالي ام قوتابيانه 6,000 تيجي يعني براسي 6,000 معنوية فهم تاريخي كما هر زور كما بو قوتابي تيجي يعني قوتابي قربون نمونه لشارك وبرواد شاركي تر تيجي لو شارع بخواني ابي ب 6,000 شي بدي بكا شي بدز بياني يعني و 6,000 مبلغێکی زۆر کەم تێگەی من داواکارم هیوادارم خۆپشاندانەکەیان زیاتر لەسەرەوە بێ کە زیاد بکرێت با هیچ نەبێ بکرێت بە 100,000 تێگەی بڕوا بکە نازانم بڵم چیها پارە هەیە لە وڵاتە یعنی پارەی یەک ڕۆژ نەوتەکە کە ئەڕوات پارەی یەک ڕۆژ بەشی 1 ساڵی هەموو قوتابیانی کوردستانی لە عێراقیشەکە بڕوا بکەن 6,000 هیچ نییە بڵێ بەش ناکا یا نایدەم یا
شتێکە گلیاوەتەوە. ئێستا با بڵێن ئەگەر قوتابیەک هەموو مانگێ 1 ملیۆن دیناری پێبایە وەڵی منیش هەموو کاکە دوومان کەفێ دوای خێقەی ناکە وایانە ڕاست بەڵام 6,000 قابلیەتی ئەوەی نیەتۆ نەیدەیت یعنی چییە 6,000 چییە کاکە تۆ بیدەرێ ئەم حەقی ڕڵای خۆیە کە حەقی مافی خۆیەتی بیدەرێ کاکە تۆ دامەزراندنت نییە وایە تۆ دامەزراندنت نییە کاکە ئەم قوتابیە 15 ساڵ ئەخوێنێ بە نەهامەتی بە ساخت سەرما بە دەربەدەری بەم شار بەم لا بەولا کاکە ئەڕۆی دێی ناڕەحەتی تێگەی شەو نەخەوە چاو کزە بێ دەستێ قەڵەم ناگرێ وازیە کاکە بەڕاستی قوتابیانی زانکۆ من ئەزانم بە حاڵیان تێگەی کاکە تۆ وەکو ئەم قوتابیە ئەمەکە تێگەی کاکە تۆ 6,000ەکەی بەرێ خۆ بەخوا دای نامەزرێنیت تێگەی خۆ دامەزراندن هەر نەما لە کوردستانە تێگەی کاک شەماڵیان با ڕێگەبین بە هاوڕانی دیکەش زۆر زۆر سپاس بۆ بەرنامەکەتان خواگەیان بێ کاتێکی خۆش سپاسەکەین کاک شەماڵیان لە پیرەمەگرون کاک مەحموود وەردەگرم کاک مەحموود سڵای خوات لێبێ السلام عليكم سڵای خوا لە جەنابیش و دەستخۆشی بەرنامەکە لێکم وعلیکم السلام کاک مەحموود گیان وەڵی کاکە ژیان وەڵی چاوەڕێی لەمان ناکەی کە ئینسانێک نێژنەکەر بوو کە ئینسانێک ڕوو لە خوا نەبوو کە ئینسانێک دەسوودان پاک نەبوو کە ئینسانێک شەو ڕۆژ لە گازینۆکان و لە نێرگەلەخانە و لە پسی فاحیشە و بەرەڵایی بێ ئیتر چی ئەی بەگوێیە ئەوە کەسانێکە بێت تێگەن ئەوە کەسانێک تێگەن کە ڕویان لە خوا بێت کە ڕووی ڕوحمی خۆیان لە دڵا بێت کاک مەحموود ئەو کەسانێک تێگەن کە بەرنامەی خوا لە سنیانە بێ قورئان لە سنیانە بێ ئەمانە بەچی تێگەن ئەمانە فیرعەونن بۆچی خەڵک ئەمانە یعنی بەچی تێگەن بە من و تۆ تێگەن هەتا ئێوارە بۆیان بڵێن وازانن هەر هیچیان گوێرێ نەبووە یعنی بەڕاستی ئەمانە هیچ شتێک پێ ناگەن بەداخەوە بەداخەوە بۆ میلەتەی کەوا دەنگەیا بەمانە بەداخەوە بۆ میلەتەی کەوا پارێزگاری لەم زاڵم و زۆردارانەکە حەق وابوو لێیان ڕاپەڕن حەق وابوو دەسەڵات لەم دەسەڵاتە گەندەڵ و دز و ئەلمانی و بەکرێ گیراوانەی غەرب کە دایناون چەند ساڵە مشەخۆرن بەسەر خەڵکەوە و خەڵک فێری کەناڵی عاتی کەناڵی فاحیشە و بەرەڵاییە دایاناوە و لەو لاشەوە خوێنی میلەت و خوێنی ئەم خەڵکە ئەخۆن و پارە و سەرۆت و سامانی ئەم خەڵکی هەڵەلووچن بەداخەوە بۆ ئەو کەسانەی پارێزگاری لەم دەسەڵاتە گەندەڵت دزت مافیا گەرایە کە بە ئیسرائیلی دووهەمە ئافرم بۆ کەسێک کەوتی ئیسرائیلی دووهەم ئەمانەت بە کرێگیراوی ئەڵخەلە گوێی ئەمریکا و ئیسرائیل لەنەوانە کەی بە ئێمە تێگەن بەداخەوە یعنی حکومەتێک میلەتێک نەزانێت کە ئەمانە چین بێت وەڵا بڵێ دەرماڵەی قوتابیان نادەن ئەو نەوتەکەی خۆتە بە سعری وڵاتان بێت دەفرۆشێتەوە ئەو جادە و ڕێگاڵبانەکەی زۆر جوانە ئەو ڕێگاڵبانەکانی زۆر جوانە ماشەڵاتە ئەوکو بێت دەرماڵەی خوێنکاران بە ئەو یعنی چی کردووە تا ئەوکو ئێستاکە کە شایانی باز بێت کە بێزگە لە کۆسک و تەلارەکانی خۆیان نەبێ ڕۆژ بە ڕۆژ قات بە قات ئەیکەنە سەرێک و نەبیری فەقیریان هەیە نەبیری ملەتیان هەیە نازانمە لە کوێژین ئەمانە گوێیان هەیە ئەمانە چاویان هەیە هەر قورئان لەفەرمێ ثم بكم عم فهم لا يرجعون ئەمانە ئەوانن ئەمانە تێناگەن بە هیچ کەسێک هەتا ئێوارە بۆیان بڵێ تێناگەن بەڵام کاتێک تێگەن کە بیانی بە بناگویانە ئەو کاتە تێگەن زۆر باشە کاک مەحموود بەداخەوم بۆ دەسەڵاتێکی ئاوا گەندەڵ و فاشل کە خەڵکانێک پارێزگاری لە گەندەڵ و زاڵم و سەمکار بکات زۆر سپاس دەکەین بۆ کاک مەحموود لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاگوریا لە سەی سادق وەردەگرم کاگوریا سڵای خوات لێبێ السلام عليكم برا برزدكم. عليك السلام سر تشاومان كاك وريا جمال. ولا كمان لسر قطابية. ولا لسر قطابية لسر ويا كابوتشي دواكاري قطابيان جێبەجێ ناکرێت بەرپرسان بەڵێن دەدەن و بەڵام جێبەجێ ناکەن. والله من نفشتي پێ بڵێم. بەڵێ. خۆ ئاگای لێ من جام بەسارە و هاتچۆ زۆرەکەم تەلەفۆنی زۆرە بینم. بەڵێ. هەر لەسەرەوە نەفەرێک قوتابێکم مەڵگرت تقریبا لەکوێ بوو لە ڕێگەی جارێ پێجوو نابوو هەڵم بروز بۆ کوێکی من ڕاستیال
تاكو منطقة صناعية لا خو من روش متي والله بو سليمانية بله أيوتم بقول هذا بزيد ودي والله فعلا بينه بقلاباتهم يعني اللي بينجونه بقلابه بو سليمان بينجونه بقلاباته بو سيسايا وما زالت بو سليمانية تبغى يزداد سنجدي ودي كشيء إني أيوتم تعرف إديسيون بخو حزان يعني تفكير ماي تمي فاسي كم ودم أي باروش في إسنيا ودي من هزار من جرفانا أمين في سليماني بو نقلات غجر شمو راسي إذا بيموت ودم كذا أي باش تو حد كفارة بين إثيوبيا ونيما حد يسافر ونبوه وديسيون بخوا حمور رجل سليماني واليوم ببارع القلب بأم قلاب قولانين بو بينجون وحد أماني بحماشي ورومو إذا من راسي نازم حكومة تاكي بيلا لأم رسول الله قدر نازم فتاكي بيلا لأم دامعوننا قدر يعني من راسي تو بساري بقى القلب ورجع هاتشوف أبي بەڕێ پەیوەندیەکەی کاگوریا داخرا بەداخەوە وەک خۆی ئاماژەی پێکرد ینی قوتابیان لە دۆخێکی زۆ خراپدان بەشێک لە قوتابیان یا لەوانەیە ئێستا زۆرێکمان وا هەست بکەین یاخود وا بیر بکەینەوە کە 6,000 لەوانەیە بەشی هیچ نەکا بەڵام بۆ قوتابی یاخودەوەی کە قوتابی بوو بێت دەزانێت ئەو بڕەپارەکەمەش بۆ قوتابی زۆرەوە دەتوانێت شوێنێکی بۆ پڕ بکاتەوە بەڵام بەداخەوە حکوومەت پێی ڕاوا نابینێت وە نایەت ئەم بڕەپارەیە بۆ قوتابیان سەرف بکات لەگەڵیشیدا پارەی بەشێک لەو خوێندنە یاخود ئەو بەشانەی کە بە پارە دەخوێنرێت پارەکەی زیاد کردووە قوتابیان داوای دەکەن کە بتوان لەو بەشانەشدا بخوێن بەڵام بە پارێکی کەمتر بۆ پارەکە کەم بکەنەوە و هەروەها لە هەمووی گرنگتر کە قوتابیان چەندین ساڵە پێوەی دەناڵێنن ئەویش بوونی دەستێوەردانی حیزبیە لە نێو لە زانکۆ و پەیمانگەکاندا ئەمەش بۆ خۆی کێشەگرفتێکە کە زۆرێک لە قوتابیان پێی ناڕەحەتن دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر کاک پۆڵا یان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە بەڕێزت لە کارمەندەکان لە بیستەرەکان لە هەموو بینەرە بەڕێز خۆشەویستەکان زۆر سپاسەکەین کاک پۆڵا گیان سەر هەردوو چاومان بەڕێزی یاخوا هەر سەلامەتی هەرچەندە تەوەرەکە زارانی پێشتریش هەمان تەوەرت باس کردووە بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەفت کاک دانیار دەبێ دام و دەستگاکان و وەزارەتە پەیوەندیدارەکان دووبارە بە کارەکانیان دابستنەوە بۆ چونکە من نابینم بەداخەوە وەزارەت کێشەیەک لە وەزارەتێک دەبێ دوو بە دوو یان وەزارەتی تری پەیوەندیدار لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆ ببنەوە بۆ نمونە کێشەی دەرماڵای خوێندکاران و قوتابیان دەبوایە نەگاتە و ئاسەی لەسەر شەقامەکان بەو شێوەیە بیبینین وەزیری خوێندنی باڵا لەگەڵ وەزیری دارایی لەگەڵ سەرۆکی حکوومەت بە ئامار پێیان بڵێ کە چەند قوتابی خوێندکار هەیە شوێنیان بە شەناوەخۆییەکانیان لە سەرەتای ساڵ کاکەدانیان لە سەرەتای ساڵ چونکە ئەوانە دەزانن چەند کەس وەردەگیرێت خاڵێکی تر هەمان سیستەمی ڕابردووە بۆ چونکە تا ئێستا زانکۆ ئەهلیەکان ڕێژەی داشکاندنی پارەکانیان بەداخەوە کە خاوەنەکانیان بەرپرسن دەبوایە بەلایەنی کەم زانکۆ ئەهلیەکان لە 150 کرێکانیان کەم بکەنەوە لە 150 پارالێل کە خوێندنی بە پارەیە دەبایە لە 170 لا بدرێت 170 تەنها 130 بمێنێتەوە چونکە ناکرێتەوە لەگەر بەرزبوونەوەی نرخی نەفت هەمان سیستەمی پار و فێرار و پێشتریش خاڵێکی تریان ئایا لەو مانگە عێراق سەیری عێراقە کاکەدانیان تۆ سەیری کە بەس لە هەواڵەکان پارە هەڵدەڕێژێ حکوومەتی عێراق باوەڕت بێ پارەوە هەڵدەڕێژێ بە هیچ شێوەیەک سیوانە بووە یعنی تۆ سەیر کە ئەوەی دەستێ بۆ عمرە ئەوەندەی دەدرێتێ 150 ملیۆن بۆ ئەوەی قانون دەکرێ و نازانم چی دەکرێت کارە ساتە ئایا حکوومەتی هەرێم و سیاسەت مەدارانی کورد ئەو مانگەی دادێ گەورەترین بودجەی زەبەلاح لە مێژووی عێراقدا دەندرێت بتان بینم هەر لە جان ئێمە لەسەر سەری ئێمە سەکانتان دەخوا یان نا ئایا ئەو هەموو پارەی عێراقا کە ئەو بودجە گەورەیە لە مانگی داهاتوودا ڕوون دەبێتەوە ئێوە بەرامبەر میلەتەکەتان وان و بەرامبەریش عێراقی چۆنن بۆ چونکە یەک نمونە بۆ بەڕێزت بینمەوە یعنی بە تریلیۆن دینار سەرف کراوە لە شتی سەیر و سەمەرا لە بیرمانە چەند مانگێک لەوە پێش 28 تریلیۆن بە ناوی ئاسایشی خۆراک سەرف کرا ئەوانە بە هیچ شێوەیەک شمولی کوردستان ناکە کەسی وەزیرمان هەیە پۆستمان هەیە ئایا هەردوورە بەڕێزن تان چییە داواکاریتان چییە تۆ تا ئێستا دەزانی چەند ساڵە بە پێی دەستور بە پێی یاسا دەبوایە ساڵانە
ئارەیەکی دیاریکرا و تەرخان بکرێ بۆ جێبەجێکردنی مادەی پەتوتل نەکەرەوە کێشەکانی تریشەوەیە بۆیە من چاوەڕێ دەکەم لەو مانگەی داهاتوو تا کۆتایی ئەم ساڵ ئێوە چین یەکلا دەبێتەوە ئێوە چین سیاسەتمەدارانی کورد لە جیاتی پەرتەوازی و دەودەوانەیە لەو شار بۆ ئەو شار تیری مێرکی گەنجی کورد لاوی کورد تیری کەس کورد هەمووی مەشغوڵکەن بە کێشەی لابەلایی کێشەی حزبی کێشەی ئەملا بۆ ئەولا کەسی دەستکەوتان چییە نرخی بەرز بۆتەوە کەواتە لە ناوەخۆ دەبێت تێداچوونەوە بکەن لە عێراق چیتان لەسەرە و عێراق چی لەسەرە تا کۆتایی مانجی داهاتوو ڕوون دەبێتەوە ئایا ئەوانە دڵسۆزن یان هەر بۆ ململانێ داماگزاون ئامادەکراون بۆیە چاوەڕێ دەکەم حکوومەتی هەرێم دڵسۆزی خۆی ئەو وەختە نەنێرێ کاکە دانیار ببوورە درێژی دەکەمەوە وایە وەختێک دەچێتە بەغدا بەڕاستی ئەوانە پسپۆڕ نین ئاگادارین کەسی لاوەکی دەنێرن دەبێت کەسی یەکەم بچێ کەسی یەکەم بچێ دەست دەستە برینەکاندا بنێ عێراق دی لەسەر تۆ یەکی لەسەر ئێمێ کاک پۆڵاسۆجا کەسی یەکەمیش دەچێت ئەوەندە لە خەمی پۆست و پلە و ئیمتیازاتەکانی خۆیانە بێگومان نییە بەڕاستی بینیمانەکە بێگومان بە شەرمنانەوە دەچێت کاکە دانیار کاکە دانیار زۆر بە شەرمنانەوە دەچن زۆر بەڵێ بە شەرمنانەوە دەچن بە شەرمنانە بە لاوازی دەچن ئاخر بووە ئەوە چەند ساڵە لەواتی دوکتاتۆرە گۆڕ بە گۆڕەکە ڕووخاوە نەماندی نەمانزانی چیە تاوانبارە ئایا هەرێم تاوانبارەیان بەختا ئێوە نوێنەرێت بە ڕێزی هەستە کەوتوبی مانجی داهاتوو وازانم دیار دەبێت کێشەکان بەرەو سەعراف تێر دەڕۆن هەستە کەوتوبی سوپاس سپاس دەکەین دەچمە لای کاک عەبدوڕەحمان لە هەولێر پێم وابێت کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا دەوێ سڵاوی خوای لە سەراتای بیستەران و ئیدارە و کادر و جەنابەت وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومە کاک عەبدوڕەحمان گیان بەڵێ ژیانە سەلامەت بێ ئوستاد پێشی ڕەئی بدەم گۆرانی بێژێکی تورک هەیە ناوی سێڵدەیە من زۆرت معجەب بووم بە دەنجی کاسێتەکەم هینا لای قەڵات هەردوو دیوەکەم پڕ کرد لەو گۆرانیە ئەوەندەم لێدا ئەوەندەم جێ لێگرت هەتا لێ بێزار بووم ئەخیرەن کەسێتەکەم سڕیەوە هەردوولا رجاء عربيش دفرمون رب إشارة أبلغ من عبارة واتا يك أمازا يجي زور برقدة قريتوا لصري نارهم بعدين أستاذ أتلو قناعتي أو أنا دابني شن برامبر التلفزيون والراديو جيل برنامج بقرن أصلا أو أنا لدولي خو خلشاني تريش لدولي كتير مستحيل إخوائي أنا الراديو بكريتو أنا التلفزيوني محلي بكريتو أو تشتانا في خوب شاندانيش وك أول وايا شخصك ناو شويرتي بولا بند يعني سمكي ديواركي على الأقل 2 متر بي تندت واني خوب شاندران ببيني فانشهر أو عند خوب شاندران كان ببيني با يعني هر سيصة وشيص بين روجي صالح با صالح كبيسكشي بقل بدم هر سيصة وشيص وشش روجي صالح لسر جاده نرونەوە نانیش نەخۆن مانیش بگرن بزانم کەس بەهانایەنەوە دێ ئوستاد میلەتان ئیش دەکەن ئەمەش قسە لۆ میلەتێمە ئیشیش لۆ میلەتی عالم ئەوجا لە کاتی خۆی ئەبوو جەعفەر المەنسوور کاتیبەکی هەبوو ناوی عەبدوڵڵاه ئیبن المقەطع بوو طبعا سکاڵە نامەنووسان داوایان دەکرد مەعونەیان بۆ کرێ یارمەتی يقول بنوس والله أوانا بدو لصار 5 سكالة مكان نوسي قليل دائم خير من كثير منقطع واتا كمي في بردوان باشرة لزوري في بكوتا هاتو بإنجليزيش دالين something for everyone is better than nothing يعني كمي باشرة لنبون شتيكي كم هاد باشرة لنبون وزاقر لدمان كان راتبة بدن خرق سكي عبد الله بن المقطع ومسألة إنجليزية تطبيق دبي أستاذي برز مقارنة شي تنبين زار أمن أوم دوبارة كرتو غتا دجمرم دوبارة دخموا بناء لضرورات أحكامها ما دام ضرورة تيويست دوبارة دخموا أمي هزاراني وكومن أجر بيتو حكومة تسجيري اللي نكرد بين نمان دتواني أي بي سيج بزانن ألف باء تاء إفتير ندبوين إطعام إسكان لسر حسابي حكمتي بو لخمو مراحل كان سرطائي متوسطة إعدادية كلية حكومات قارشي ددا وجيشي ددا
تيان إطعام وإسكان أستاذي برز إسا أو برا كستعين ناكري على أوسر متنابسري لك الراديو يك هرشي راديو عالمها لسرطاي دنيا بملياراتها بتلفزيون ومحلي وعالمي كان بابكم كار هل 24 ساعات يشكار بكن اگر بقدر يك مثقال ذره تاثير بخشي ورن محاسبه من بكن او دابا ايش تبلهم لسر خلاف جمهوريه افلاطون نصراوه الدوله برجالها والامه باحادها وقت نتوابتك كان دناصري دولة ايش بليزانان دناصري شعارك تريشة إذا أردت أن تدمر أمة فابدأ بالتعليم إذا أردت أن تدمر أمة فابدأ بالتعليم صد لصد جيب جيدكري صد لصد جيب جيدكري وزمانك من خريفك لدزدين براغماتي وأوبوزيسيون نظام تيوتر مش عارف إذا أردت أن تقضي على أمتي اقضي على لغتها أجر بتعين تويج لنا وبي تاريخ مكة زمان كي لنا وبك زمان لنا وبك دوست پاسا که دست کلای پندی کی دیکا کاغدارا وردگرین لعربت کاغدارا جانسلای خواد لبه. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله كاغدارا جانسر تشاومان. حوراي باوشي من يكم كلمة قرآني في روز كهات اخوارا وأفرمي اقرأ يعني بخوينا. بلا. هسا حبيب الله حركة يبيه لم كلمة اقرأ باو بس يتناو آياتكاني تروى بس يتناو قرآن وناو مزقوت وناو بيغمبركان ناو قيامت ناو بهرت وجهنم وبيبقى عقلية أمخ وخرافاته خواي قورني على أساس مشتك يدو أرواح زور غلطكا مگر توبكا خواي قورش صاحبي توبه توبخو بولكا بلام دوباريكاتوا ناتواني توبكي جينة لا خواي قورك كس أولنكا زال الري مكتبه به در مالانين زال الري مكتبه به كرسيكي آوا أو سبحانه تكي آوا ماموساكي آوا صفكي آوا فانكي آوا دو برميل النود برن لو تقي ثواني أمان اللي أنا بالقرآن زرركا روشي كان من لقى ساقي سوار ومتمشيان سونا وثمانية شيبيان صابو مثلو بينزوم وتمشيان سونا وتي أجر وكو أمساري بجي وابقم دانا وتم دجوجرة وتي بالي وتم بانا جيت حتى صالو بلي أحشم كربا قوم لي سو بقداني خواي جورا صاحبي توبيا هر كسي هر بات برسي كورا أماني خوارو هاولاتي من تونا نوا فلاعزو جاكريا كار كل يكيك ما سعيك ما لبرد ما اخوان دنيا اوش خوان دنيا قيامت اخواي جورا فرمي فإن لسعيهم لشتا لشكر آتك افرمي بو سعيكانيان بو قيامت صفاسيانكين شكريانكين عزيزكين من خوان نو بشاوة اخواي جورا فرمي فانظر الى الابل كيف خلق السيري حشتر كابل يعني حشتر شلون خلق بو والى الجبال نصب والى السماء رفعت امانه مخوان نوي بدل ببون بديستن جاء إما أبي كل يكيك مان فرجين يك مان هبي بو نور بو زكاة بو حج عوريان مالي خواهي قورا كرجوتي جيا بجيكي زور باشا كاك دارا بلا سربابتا كمان كاك دارا توركي أمرومان قوتابیان چەندین داواکاریان هەیە ئەمڕۆ گرتبوونەوەیەکی بەرفراوانیان ئەنجام داوە بەتایبەت لە شاری سلێمانی و دواتر بڵاوە بە خۆپشاندەران کراوەوە بە تونوتیژی لێکەوتوتەوە بە گازی فرمێش ڕژێن بڵاو بە خۆپشاندەران کراوە بۆچی حکوومەت کەم تەرخەمە بۆچی داواکارەکانی قوتابیان جێبەجێ ناکات کاکی من بەس پێم مەبڕێسە من لە تۆ تێگەشتم بەڵام من جوابی تێوەرەکەم ما لە ناو قسەکان مابوو عزیزەکەی من ئەم دەرماڵەی ڕۆژی 2 دینارە ئەگەر باوکیشی 2 دیناری باتێ ئەفو 2000 کوڕ هەر دینارەکە سفری بۆ دارە 4000 کام ئەفرەتە قەڵەمێکە ئەم تەلە بە پیاوە کوڕە کچە چێکە حانوتێکە کوڕە شتێکە ئەیکڕێ کاکە تۆ سەری وڵاتان کە تووتێک ژێنە فێری قسەکردنیەکە یا کەناریەڵێ وەڵامە با 2 دەفتەر ئەخوێنێ ئەی باشە تۆ هاوڵاتێ داماوەکەی خۆ باسمێنە پێ بگا بتوانێت لە ڕێی ئینسانیەتەوە لە ڕێی مرۆڤایەتیەوە دیفاعی لێکاو سەرێ بەرز بێ لە ئاڵای نەتەوەی گرتوەکانی کەنێسێ و گردوەکان ئەسڵ وەساسی نەما ئەوکەکەی لەگوێ ئەمریکایە عەزیزەکەی من خۆکشاندان ئێمە نازانم دەو بەرە قسەکەم من قسەکانم ناخێ عەقڵەوە لێ تێبگا من نازانم بە بەعزە گۆرانیەک بە بەعزە مۆزیقایە بە بەعزە وشەیەکی فەلسەفی یا فەلسەفە یا بەم خۆپشاندانە ئایا ئەمە ڕێزگەی ئەوروپا ئەگرین کوڕە کاکە ئەمە غەڵەتە وەتا لە ئێران لە چ فڕیاڵێ
ئازادی مێبی لاینا نابێبی خۆی ئەمە ئەوە دوش من بە باوکو دایکان ئەڵێم ئەمڕۆ معاشێکی بەلاشێ ئەرزە وەرەگریب شتێکە حرامە بە تۆ مەیکە باس بینە مناڵەکە باجەکەینە ئەم مناڵانە ڕابردووی دایک و باوکیانە باجیە کاکە ژنەکەی فیرعەون لە پاڵ فیرعەون نابوو ئەپاڕایەوە لە خوای گەورە خوای گەورە قورسە بە چوار ڕکات نوێژی ڕەقوتەقە نییە خوای گەورە فەرمێ فەتەقوا تەقوا قورسە خوای گەورە زۆر لە نوێژ و حەج و زەکات و سەرفترە و ئەمانی ڕەمەز ئەمانە گەورەترە ئازیزەکەی من پرسیاری تر هەیە زۆر سپاس بۆ کاکدارا لە ئەربەتەوە لەگەڵ ئەوە نەموتەکی و سپاسەکە بڵێ دەستی خۆشیان بڵێ الحەمدوللا 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 کە من ماوم تۆ ماوی ئەقڵمە خوا یەک دەقە بۆتە ئاگا لێمە بەڵێ کاکدارا بەس ئێمە سەلامێکمان هەیە ئەقڵی نەوعەکە کەسێک فیلکەی بۆ ئەکا ئەم سەلامەکە ئەقڵی تەواو نییە دەزەکا بە کفرکردن کفرکردنەکەی ئەو نییە ئێمە فیلکەکەی بۆ لێیە ئێمە ئەساسی ئەم داماویە کورەمە تەوەریێنێ دوانێ شیانێ هەنەمێکمان خەڵە کردو وڵاتی هاومێ دەرکێ خوا قەوشتێتریشم بەرێ ئەمان زۆر گرنگە ئێستا چۆن لە مەکتەبێکا بڵێن 12 پۆلە پۆلێکمانەی مشاغیبەکانە یعنی ئاژاوە گێڕەکان کاکەم هەرێ ئێمە بە پۆلێ نەبێ وڵاتێ نەبێت لە وڵاتە مشاغیبەکان دەردی کابراوتی خەینە سەر بەڕەشڕەکەی خۆمان بەڕەشڕش نییە بەخوا وەڵای بۆ زەمان باشە بەڵام زاڵممانێ زاڵمەکان بە عاقڵی عاقڵ کردیان ئەگنا بەخوا بەدڵ و تیژی ناخێ و تێخواستەکەین زۆر سپاس بۆ کاکدارا لە ئەربەتەوە لەگەڵمان بوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرین کاک عەبدوڵڵا سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوای لەتۆ بێکاربوانیە سڵاو لە هەموو بینەران و جیسەدان لە هەموو کارمەندان وعەلەیکە سەلام کاک عەبدوڵڵا گیان سەرچاومان ئەمانە ئەو کاربەدەستانە دەخوات نەگوێیان دەبەی زینێ ناتفەیدی کەناڵەکەی جەنابت دەکەن تەنها خەریکی ئەوەنە ئەرێ چۆن داهاتی کۆکەنەوە چۆن خەڵکی بڕووکێننەوە ئاگان لە فەقیری هەزارنی ئاگان لە تەلەبەی قوربەفەرنیەوە لەو پیاوەتی ئەو تەلەبەم هەڵگرتووە حەزاتی ناویسەرکی لە جیسانیدا بووە ئەمانە ئاگان لەو ئیساڵەتەنا ئاگان لەوەیە ئەرێ چۆن قەسر قسوورەکەی بنکەنەوە ئەرێ چۆن لەو پۆسی بەرەوز بێنن تەنها ئەمڕێ ئەمانە ئەوانە ئاگان لە ئەوخوای نیدە ئەگا کەسێ ئەگەر ئەتوو وەکو شتێکی مەسەلەی قەدیم هەیە ئەوەی گە برجی بەفشینی بسکەری ئەبێ چ بۆ خاوەن سەعادەکەی بمێنێتەوە ئەمڕۆ ئەوان دەستیان بێ پارۆچەور و شیرنی گیر بووە ئەگەر لە دەستیان تێزارێکی دەستیان ناکەوێتەوە بۆیە بە هەموو جۆرێک ئەمنی دەکەی دەتەوفێنەوە ذاتی تەلەبەی قوربەفەر ئەمڕۆ ئاغستە هەزار وەڵای هەقا بوو هەموو تەلەبەیەک ئەگەر فێری 12 وەگە دەڵێن 12 ئەبوو نەکەس لەو هەزار ئەبوو هەموو تەلەبەیە گندە مەسەلە 100,000 بدەنێ بەڕاستی بەس تەلەبەی بە زمان ئەقوای وڵای مندە بچێتە تاڵی کاتبات بچێتە تاڵی ئەمانە لە عەبدەن شبات دوومان خەڵک سێتیژانتانیشن سەرای ئازادی خۆت بوو ئاخر لە عاقبەت بەهێزی بەسەر وڵایان بە خۆپیشاندەران کرد ئەمڕۆ بەگاز کوڕە کیمیان لە تەلەبەکەیدا ئەوەی کیمیاییە و زۆدان بێهۆز بوو زۆدان تەگەلەفۆز بوو وڵا کیمیای ئەوە نیمچێکیاییە کە بەکارهێنا بەرامبەر بە تەلەبەی ئەوەی سێ داوای مافەکی خۆی دەکات ئەمانە برای بەڕێزم بەڕاستیەکەی ئەوانە جێدە خەڵک نادی پێشیان نەوەسان نێ لە بێنجی نەنگە لە کردناڵەکەی تویە لەگەڵ تەنها دەرسەیدی ئەنواع ئەفرینی یەکتاق و ئەوکەن یان لەو کۆبوونەوەکانی خۆیان ئەوی بەسەر ئەوەی نییە گەر مشێری منیت و فەقیری هەزاری خۆن تەنها چۆن فرێت کۆفەکان دەستەیە چۆن داەکانی خۆیان تۆ بکەن داتوو بوون بەرمێنی نەوت ئەڕوودا وڵاتەی خۆت بە 130,000 بە شعبەکەت کە بتەڕیر لێرە بە 30,000 لێرە تەوزیع دەکەن خۆنەسە کاگەی مەرسەر دەریای منەوتی برای بەڕێزم ئەمانە دەبوو بیر بە ڕابوونەکانی خۆیان بکەنەوە ئاوەکو قەزافی وەکو سەدامی وەکو شایێران و ئەرەسیان دەکەنە ڕاکی چۆن نازانی خۆیان دەرباز بکەن بەڵا ئەو کورسێ تاسەر بۆ کەس نابێ بڵ خوای ڕۆژێک دەبێ بەجێیەوەن شعب بێوەتە فڕڕاکەی بەڕاستیەکەی عالم پڕ بووەتیان بەڕاستی ئەمانە ئەگە پێزەی بیر لە خۆیان نەکەنەوە بەخوا فدای خۆشیان ناکەون ئەمە زۆر پڕۆشیانن بەڕاستیەکەی ئەگەر ئەوا بیدا یارێک خۆیان بەلاناوە بەڕاستیەکەی ئەمانە ئەگەر هیچ زەڕەیە
ئیسابەتیان لە بەزم دابێ ئاوڕێت لە فەقیر و هەژاردەی دەنەوە ئەوم خەڵکە داماوە هەیە هیوای نانی شێوەی نییە ئەرێ ناوتی پێ ناکردێ غازی بناکردێ چەندەها خەڵک ناکاریان بەخوا کارەیەکی زۆر هەبەت بەزیدیان نییە هیچ اقتداری نییە کە دەبێت مثلا ئەو باوای مافەتی خۆی لە بچی کیمیاییە بابا مای فەرمێنی کیمیایی داوام کیمیاییەکە داون هەموو بێهێز بە هەمووی سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سەردار لە سلێمانی کاک سەردار سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوارد لە خۆت و لە بینەرەکان و لەوانەیە کە ئەم پەیوەندیان بۆ گوتمانەیە کە لە پشتەوە هیلاکردن سەلام کاک سەردار زۆر سپاس بنەوەیەوانیشە بەڵێ کێشەکان زۆر لەوە زیاترن کە ئێمە بە بەرنامەیەک حەلیکەن یعنی گەوتە ئەوەی حەل نەماوە حەل حەلی چەکداریەوە ناکرێت لەبەرەوەی لەگەڵ ڕێزمە لە کوردستانە پیاوی وایەتیانە ماوە هێشتا و چەکداری بە چەکداری داوەخێنێ ئەنجا ئەمانەی دەسەڵات وا دەسەڵات بێنە دەسەڵات تازە لەوە دەرچووە کە تۆ گوێ لە میلەت بگرێت دەسەڵات کەوتوتە ئەوەی کە دەنگۆی ئەوە هەیەڵن ئەنجومەنی پیرانی ئەمریکا زەلام هەیە لەم کوردستانە ئێمە معاشی هەیە موچەی هەیە لێکی لەوانە بکە بڵێن لانی کەم لەوانە بڵێن بەشێکی هەبێت لە کۆمپانیەکانی ئێرە ئەنجا کە تۆ لەگەڵ پارتیاکەی کە پارتی گوێ ناگرێت سەری گەڵاکە تۆ لەگەڵ تورکیاکەی لەگەڵ پەرێکیتیاکەی تۆ لەگەڵ ئێران ناکەی حەلی کە ئەوەی واز دەسەڵات بێنە با بڵێن کۆیلەکان ئەوانەی کە دوای دەسەڵات کەوتن ئەوانەی کە ناون چەقسازی بکرێ ئەوانەی کە خۆ بەتەبەتانی گوێ لەم بەرنامەی من تۆ ناگری یان کاک مەسوور یان قوبات تاڵەبانی بەڵام تۆ ئەگەر کۆیلەکان دوورخەیتەوە چۆن مەسەلەن تیانگەین ئەمانە بەڕاستی یان ئەگەر موسڵمان بین ئەمان ئەهلی دۆزەخن تۆ چۆن دوای بە کۆیلەکان توێت ئەهلی دۆزەخەکەوی بەڕاستی هەر کەیسی کەمەندامان کێسە کەمەندامە تۆ 50,000 موچەکەیەتی بەسەوە بەسە بۆی بەمانە بڵێ ئەهلی دۆزەخن جیاگە لەوە کە هەزاران تاوانی وایان کردووە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جندوب جاتیە کردووە چۆن جاتی ئەبوو جاهلی کردووە لەبەرەوە بەڕێی من ئەڵەم کۆیلەکان تێگەنین زۆر باشترە واز لەسەڵات بێن کۆیلەکان تێگەن پیان بڵێ کاکام ئێوە خۆتان یەکلایکەنەوە ئایا بەڕاستی دوای کەسانێکەکەون کە دژی خوا و پێغەمبەری خوان یان نا ئەوە بەڕێی من ئاخر حەلی ئەم میلەتەیە زۆر سپاس کاک سەردار لە سلێمانیەوە لەگەڵمان بوو دەچمە لای کاک ئەحمەد لە هەولێر کاک ئەحمەد سڵاوی خوارد لێبێ دیارە پەیوەندیەکەی کاک ئەحمەد پچرا بەڵازان و خۆشەویستان خۆپیشاندەران و قوتابیان ئاماژە بۆ دەکەن کە بەردەوام دەبن لە خۆپیشاندان و گردبوونەوەکانیان تاوەکۆی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لە ڕابردوودا بە هەمان شێوە ماوەی چەندین ڕۆژ لە گردبوونەوە لە خۆپیشاندان بەردەوام و تاوەی سەرۆکی حکوومەت و وەزیری خوێندنی باڵا هاتە سەرخەتووە داواکارەکانی بەشێک لە داواکارەکانی جێبەجێکردن کە ماوەی چەند مانگێک بوو دەرماڵەی خوێندکاران دابین کرا بەڵام لە ئێستاشدا کە دەرماڵەکەیان پێ نادرێت دووبارە باز لەوە دەکەن کە بەردەوام دەبن بۆی کە داواکارەکانیان جێبەجێ بکرێ دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ئەحمەد لە ڕانیە باوکی ئەحمەد سڵاوی خوارد لێبێ باوکی محەممەدم کاتێ باوکی محەممەد سڵاوی خوارد لێبێ سەلام باوکی محەممەد سەرچاومە برایگیان خوا لێ ڕازی بی وەڵی کاکە دانیار حەز دەکەم ئەوڕۆکە یعنی وەکو ئامۆژگاریەک لە بۆ ئەو برانێک کە پەیوەندی دەکەن یعنی سەرەتا پێشنیارم هەیە لە بۆ کەناڵە جوانەکەتان بەڕاستی وەقت دابنێ یعنی زۆر بەداخەوە مەجموعەیەک هەن بەردەوام تەلەفۆن دەکەن یعنی نییە بەڕاستی دەکەونە ناو مەوزوعوە دەزانن یعنی ئێرە دیوەخانە قسەی تێدا دەکەن کاکە وەڵی ئەو قسانێت و هەموو جارێک و بەرنامەکی دەیرەی ئەمن لە هەشتاکان لە مۆزوعانە لێ بوویمەوە ئەو معلوماتانە هەمووی کۆنە نفتی سەرماس و کاکە مەجای خەڵکی دوای خۆت بدە یان لەسەر بابەتەکە قسە بکەن کاک باوکی محەممەد کاکە دانیار بەڕێی من هەر کەسەکی لەسەر ئێستا بۆ نمونە من ئەوە پێشنیارە دێکە من بەڕوخسەتی جەنابکەم و بینەران لەسەر بابەتەکە قسە ناکەم دەمەوێت ڕیتمی ئەو بەرنامەیە جوانی جەنابن لە بۆ ڕاستەڕێی خۆی بگەڕێنمەوە یعنی هەر کەسێکی لەسەر بابەتی دەرماڵی قوتابیان لای دادای خەبەرسەری ئەگەر منیش بووم یعنی ئەوە بەڕاستی یەک لە ئەتەکێت و سەقافەتی ئینسان ئەوەیە لەسەر بابەتی مەوزوع بڕواتن بەس بەناوکەی بە کەیفی خۆی یعنی منە حەزم کردێ مەجموعەیە کەس پەیوەندی دەکەم بۆ بەرنامەی جەنابتەوە هەموو ڕۆژە یەک قەڵانی لێ دەدا و بەیت و بالۆرە و پەند و مندم لۆ دەینی هەموو قسەکانیشی دوو معنایە زیاتری نییە یعنی وەدە بواش دەزانی مشکلی من ئەوەیە
ئەو شخصەکە شت دەزانی نازانی ئەو معلوماتانەوی ئەوەندە قەدیمە تۆزی لەسەر نیشتووە دوایی بەڕاستی ئەی بە ئەتۆ ئەو مایکەی دەگرن مەجموعەیەکە نامێ نایوانینم بە نەبتە دڵعاجزی تاشیر لە بۆ بەرنامەکەی جەنابەت یعنی دەکەوتە سەر حەقایەت و سەرگوزەشتەی وە دەزانی کەناڵەکەی کڕیا کاکە عیب خەڵک لە دوایکی تەلەفۆن دەکات ڕەئی هەیە دوای پێشنیارم لە بۆ کەناڵەکەتان بەڕاستی حەقی وایە لە 100 ثانیە زیاتر وەقت نەدەم بە هیچ کەسێک لەبەروی بەڕاستی ئەو خەڵکەی میلەتی کورد سەقافەتی ئەتەکێتی مەجلیس و پەیوەندی نییە نیتی بەدەستە منوتونیە پێویستە بەسعات پێرە ئەتەکێتی کەیت ئاخر حەج شخصە کە زۆری قسە پێ معلوماتی پێیە داوا لێ دەکات کاتەکە لۆ زیاتر بۆیکردنەوە ثانیە زیاتری مەدەیە کاکە مێرسی سەرم وەڵڵای لەگەر ئەو خەڵکەی لە ساعت 7 دقیقە تەلەفۆن دەکەم لەبەر ئەو بژێرانە پێ وەرناگیرێت لێت کا دەکەم لەو کەناڵە جوانە شدو دەگرێت بۆ ئەو خەڵکە حەقایەت بێژە دابنێتن ئەتەکێتی مەوزوعتانەبی قسەتانەبی کاک دانیار مەوزوعی لۆ داناین بابەتی کێشە قوتابیانە فەرم قسەی لەسەرکە نازانی مەبە لای دیکە و لەسەری قەپات خۆشخواز بۆ جەنابەت زۆر سپاس دەکەین باوکی دیارە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان ئەو قسەی نەبوو تەنها پێشنیار و ڕخنی هەبوو لەسەرەوەی کە هاوڕێیانمان برایانمان کە پەیوەندی دەکەن پەیوەندەکە درودرێژ دەکەنەوە تا ڕادەیەک من ینی لەگەڵیان بەڕاستی گرنگە کە ئەو بابەتی کە دیاریمان کردو لەسەر و بابەتە گفتوگۆ بکەین تاوەکو زیاتر بەرچاوڕوونی بدەینە هاوڵاتیانی دیکە یاخود تۆ ڕاوسەرنجی خۆت زیاتر لەسەر ئەو بابەتانی کە دیاریمان کردووە بیخەیتە ڕوو لەک کاتی هاوڕێیانی دیکەش بخۆین و نەتوان ئەوانیش پەیوەندی بکەن یار بوو باوکی محەممەد تووڕە بوو لێمانە لەسەر بابەتەکە ئێمەش هیچ قسەیەکی نەبوو دەست بە لای پێندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە پێنجەن وەردەگرم کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە بەڕێزتان دێ وعەلەیکوم سەلام بەڕێز دانیشتەوە ئەم پێنجیان بۆ وەرگرتم سپاسەکەین کاک عەبدوڕەحمان گیان بەڵێ لەسەر بابەتەکەمان دەربارەی تەوەرەکەتان بەڕێز گیان زوربەی دانیشتوانی کوردستان ئەزانکەوە ئەم کاربەدەستان زوربەیان شاخۆ هاتوون شاخیش زوربەی چەکدار و دوو لە زانست و بواری خوێندن و عیلم بوون زوربەیان ناڵم هەمووی بەڵام بۆیەوە دەرماڕەی خوێندکاران و سابیان سەر ناکەن لەبەرەوە کەوا خەڵک واز لە خوێندن و عیلم و زانست بێنێت بەڕای من و دووەمینیشی ئەو پاری کەوا لە بندیوارە سەرفیەکەن و کەوا لە ڕێی نامەشروع سەر بکردی و کەوا لە بەحەتەرە ئەڕوات کە بە ئاشکرا هەموو لایەنەکان هەموو کوردستان هەموو میلەت هاوارەکە گەندەڵی زۆرە پارە بەهەتەردان زۆرە خەسار زۆرە ئەمانە یا بۆ واکەنکەوە خەڵک واز لە خوێندن و عیلم و زانست بێنێت و هانیان بن بۆ چنە بۆ یان چەکداری یان بۆ خوێندنگە ئالێکان بەڕێ من ئاوا شتێکی ئاوا بینم و لێکێتەمەوە جای دەسۆسی لە بەڕێزانەکەم و هیوادارم گۆڕانکاری بەخۆیانە بکەن و بیل لە زانست و عیلم و پێشکەوتن و کۆچەکردنی ئەم میلەت و وڵاتەکەمان بکەنەوە بۆ هیوایە کاک عەبدوڕەحمان کێشە و گرفتەکانی قوتابیان نەکرد قوتابیان سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا چارەسەر بکرێت کە دەست ئەوی بۆ هەر سێکتەرێکی ژیان بەداخەوە دەناڵێنێت بە دەست چەندین کێشە و گرفتەوە زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستام ساتە لەگەڵمان نابوون تا بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ دڵی